بابەتی کات و تەمەن و ئەم بابەتانە بابەتێکی زۆر زۆر گرنگن لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکە، بە تایبەت ئەوانەی کە پلان و ئامانجێکیان هەیە و بە تایبەتر ئەوانەی کە ئیلتیزاماتێکی دینیان هەیە ئەزانن کات و تەمەن چەند گرنگە. بەڕاستی هەر ساتێ لە ساتەکانی تەمەن مرۆڤی بەهادار، مرۆڤی خاوەن ئامانج، مرۆڤی خاوەن بڕوا نابێت بێڵێت بە شتێکی ئاسایی بەسەراتیە پەڕێت. ئێمە ئەمڕۆ لەسەر بەهای تەمەن و ساتەکانی ژیانمان لە سۆرانەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد بەرگرکێیمان کردووە کە جەنابیان مامۆستای ئاینین و بەسپاسەوە لە سۆرانەوە لەگەڵمانن. مامۆستا سڵاوی خوارد لێبێت، بەخێر بێن بۆ بەرنامەکە. زۆر سپاس، سڵاوی خوا لە ئێوە و لۆ تەواوی بیسەران ئەوانەی کەەوە ئەمان بین و بۆ هیوایکەوە ئینشاءالله سودێک و چێژێک ببەخشین پێیان. بەڵێ جەنابی مامۆستا، لەسەر تەمەن و لەسەر ئەو ساتانەی کە هەر یەکێک لە ئێمە چەند ساڵێک کە خۆی پەروەردگار بووی داناوە ئەژی، ئەم ساتانەی تەمەنمان کە تێ ئەپەڕێت چرکە و سەعات و ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵ و ئەمانە کە تێپەڕێ بەسەرمانە، ئەمانەیە بە وردی قسە بکەین بەڕاستی. ینی تەمەن لای جەنابێت یان لە ڕوانگەی ئیسلامەوە تەمەن چی لەسەر وتراوە یا چی ئەگەیەنێت تەمەن؟ بله. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بێگومان ئەوەی کە جەنابەت فەرمووت تەواو ڕاستە. تەمەن گەورەترین دیاریە، گەورەترین خەڵات و بەخششی پەروەردیگارە لەو بەندەکانی. پێیان ئەدات لەو خاترەوەی کەوا لەو تەمەنەیە، لەو کات و سات و ئەو ساڵانە و ئەو چرکە ساتانەی کەوا خوای گەورە ئەیداتە هەر مرۆڤێک، مرۆڤ ئەتوانی تێدا دەرفەتی گەورە بقۆزیتەوە، هەلبینیتە پێش، هەل بڕەخسینیت، ئامانجی هەبی و شوێن پەنجە دیار بنێت، دابنێت لەسەر ژیانی خۆی و لە دواژینی خۆش. مرۆڤ زۆر 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 لەوەی گەورەترێکەوە کاتەکانی لە شتی مالایعنی و لە شتی خوانەخواستا پرۆپوس و شتی لەه و لەعب و کەوا شتێک خزمەت بە ئینسانی و بە کۆمەلگە ناکا بەگشتی. تەمەن یعنی ئەوەندە لۆ گەورەیە کات یاخود تەمەن بەسە کە خوای گەورە سوێندی پێخوات. یەکێک لە فەزیلەت و شەرافەت و نەزابەتی حەزرەتی خۆشەویست صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا خوای گەورە سوێن بە تەمەنی پێغەمبەری خوا ئەخوا صلی الله عليه وسلم لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون. ئەوە دەلالەتە و بەڵگەیە لەسەرەوەی کەوا تەمەن زۆر زۆر بایەخدارە، زۆر گرینگە و جێگای ئەرزشە و ئینسان بە نەزەری ئیعتیبارەوە ئەبی تەماشای تەمەنی بکات و هەموو چرکەکانی یعنی بقۆزیتۆ لەوەی کەوا خزمەتی خۆی و خزمەتی پەیامی خوای و خزمەتی کۆمەلگای بەگشتی پێ بکات. چونکە ئەگەر هاتو ئەو تەمەنەی لەبەردەستمانە خوا نەخواستە نەمان قۆستەوە، یاخود کاری باشمان تێدا نەکرد، یاخود پلانی کوردخاین و درێژخانیمان تێدا نەبوو، دوجار خەڵکانێک هەیە ئیستیغلالمانەکەن، خەڵکانێک هەیە وەکوەوەی کەوا کات دزن کاتمانە دزن، لۆ خۆمان بەکاردێنن، ئەبینە بەشێک لە پلانی خەڵکی، لە پیلانی خەڵکی. لۆیە ئینسان ئەبی بەردەوام هەم پلانی هەبی، هەم ئامانزدار بی، هەم کاتەکانی ئەبی زۆر زۆر بە حەزەر بی و کاتەکانی ڕێک بخات لەو خاتری ئەوەی کەوا بتوانیت لە کەمترین ماوە زۆرترین خزمەت بە خۆی و بە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بکات و بتوانی ببیتە نمونەیەکی جوان، مۆم ئاسا بتوێتەوە لە پێناو خزمەتکردنی خەڵکی. وەکو پیرەمێردی شاعیر جوان ئەفەرمێت مرۆڤ ئەبێ شێوەی شەمعی بێ بۆ خۆی بسووتێ و نەفعی جەمعی بێ. حەزرەتی خۆشەویست صلی الله عليه وسلم لۆیە هەتا دنیا بە دنیایە مرۆڤایەتی قەرزداری ئەوە، چونکە کاتەکانی خۆی هەمووی تەرخان کرد لە خزمەتکردنی کۆمەلگا بەگشتی و خزمەتکردنی مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتیتر. هەموو ئەوانێکەوە تەمەنی خۆیان تەرخانەکەن لەوەیەکەوە بتوانن ببنە مۆمێک، ببنە چرایەک، ببنە دارێکی بەرهەمدار، ببنە یعنی وەکو باران بەسەر خەڵکیدا ببارێنن. ئەوانە بەڕاستی تەزعیان ئەوێت، قوربانیان ئەوێت، یعنی پێویستی بە قورباندانێکی زۆرە، پێویستی بە تەزعیەکی زۆرە، پێویستی بەوەیەکەوە ئینسان بەردەوام شەو نخوونی بکە و کاتەکانی وەشیاڵێ شەڕ لەگەڵ کات بکات، کاتەکانی بەسەرێکەوە بنێت لەو خاترێکەوە هیچ کاتێکی دەرز و کەلێنی تێنەکەویت و هیچ کاتێکی یعنی بە فەراغی نەمینیتەوە. هەموو ئەوانێکەوە کەسانی سەرکەوتونە لەگەڵ ئەو کەسانێکەوە سەر ناکەون، تەنها یەک جیاوازێکی زۆر بچووکەیە. کەسە سەرکەوتوەکان لەو 24 ساعاتێکەوە خوای گەورە و خەڵاتێک لە شەو ڕۆژەدا تا هەموو کەسێکی بەبێ جیاوازی
کەسە سەرکەوتۆکان ئەو 24 ساعاتەی بە جوانی بەکاردێنن، یعنی لە کاتی خۆ بەکاردێنن، لە شتی باش بەکاردێنن. کەسە ناسەرکەوتۆکان یعنی گوێ بە کات نادەن، کاتیان لە کۆڵدا هاتیە، یعنی هەرگلەی ئەوەکەن ئەڵێن کات ناڕوە، ئەگەر کەسەکەبی کاتیان لێ بکرد لەوانەیە کات بفرۆشن. بەڵام وەڵاهی ئەمن زۆر جارە ئەڵێم ئەگەر کات کرابایە ئەمن کاتم ئەکڕی بەڕاستی، کاتم بەش ناکات. کەسێکەوە پلانی هەبی، کەسێکەوە خوێنەر بی، کەسێکەوە یعنی وەچاڵی چالاکوانی مەدەنی بی، کەسێکەوە بیوێ خزمەت بە خۆی و بە دەور و بەرش بکە، بەڕاستی چەندی کاتی هەبی بەشی ناکات. لۆیە کات هەم لە قورئانێک کە خوای گەورە سوێندی پێخوای، یعنی ئەوە دەلالەتە و حجەت و بەڵگەیە لەسەر گەورەیی و گرنگی کات کە خوای گەورە سوێند بکاتە خوات. هەر شتێک کە خوای گەورە سوێندی پێ بخوا حتمەن دەلالەتە لەسەرەوەیکەوە زۆر گەورە و زۆر پڕبایەخ و پڕ ئەرزش لە لای خوای گەورە کە خوای گەورە سوێند بکاتە خوا. فەرمێ بسم الله الرحمن الرحیم والعصر، يعني عصر ذا علماء فرمين هر بكات وساتي نوێژی عصر تێدا ئەنجامەدرێ. هەندێکی دێ فەرموون نا بە شێوەیەکی گشتی خوای گەورە سوێندی بەکات خواردووە. ئەوجا خوای گەورە سوێند بە فەجرە خوا، بە لەیلە خوات، بە چەندین دەستەواژە و کاتی جیاواز خوای گەورە سوێندی پێ خواردێ. دەلالەتە لەسەرەوەیکەوە کات زۆر گرینگە. هەر بەکات ئینسان سەرکەوتن تۆمارەکە، هەر بەکات ئینسان ئەتوانی خۆی ببینیتەوە و وەچێڵێ پەی بە تواناکان و بە بەهرەکانی خۆی ببات. هەر کاتە دەرفەتە داتە ئینسانی کەوا بتوانێت ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینی. هەر کاتە ئینسان ئەتوانی تێدا خزمەتی زۆر بکات و تەلیفات و نووسین و کۆمەڵێک بابەتی بە سوود پێشکەش بە کۆمەلگا بکات. لە دوازار هەر کاتە کەوا ئینسان ئەتوانی لەو کاتەی بتوانی بە هەموو خەون و خولیا و ئامانجەکان و هیوایەتەکانی ژیانی بگات. زۆر باش مامۆستا، وەکو دەزانین لۆیە زۆر گرنگە ئێمە ومانان بەڵێ مامۆستا وەکو دەزانین هەر تەمەنەوە یاخود هەر قۆناغێک لە تەمەنمان گرنگی و تایبەتمەندێکی خۆی هەیە. چۆن بتوانین ئەو تەمەنەی کە هەمانە لە کارێکی باشدا بەسەری بەرین، هەم دنیا و هەم عاقبەت و قیامەتیشمان بەدەست بێنین تایدا؟ ڕاستە فەرموون. وەڵا بێگومان ئەوە ئەگەڕێتەوە سەر تاقە و مەوهیبە و خولیا و نێتی کەسەکان. ئەگەر کەسەکان نێتیان پاک بی، ئەگەر کەسەکان وچێڵێ مەوهیبە و تاقە و خولیایان تێدابی، حەزی خزمەتکردنیان تێدابی، بەڕاستیەوە زۆر زۆر بە ئاسانی ئەتوانن پێی بۆی ببن کەوە لە هەموو شتێک گرنگتر کاتە. ئەتوو ئەگەر بتەوێ خەڵاتێک هەدیەک شتێکی گرنگ بدێ، هەر کەسەکی بەڕاستی لە کات گرنگتری نادەیێ. یعنی سبحان الله ئێمە ومانان کاتێکەوە کاتەکانمان ناخۆزینەوە و کاتەکانمان زۆربەی هەرە زۆری لەسەر سۆشیال میدیا و بەشتی لەه و لەعب و مالایعنی بە هەدەر ئەدەین و بە فیڕۆ ئەدەین. یعنی ئەگەر بە وردی سەرنج بدەین و یعنی محاسبەی خۆمان بکەین و بە خۆماندا بچینەوە و وەچێڵێ چاوەک بخشینین بە ژیانی زانایانمان، ژیانی پێشەوایانمان، ژیانی هەموو ئەوانێکەوە سەرکەوتنی گەوریان تۆمار کردیە لە ژین و لە دیندا، تەماشاکەین سبحان الله. یعنی ئەوە ئەبی چ تاقەچیان هەبی، ئەبی چ خولیایەکیان هەبوو بی، ئەبی چ وزە و یعنی مەوهیبەکی جیاوازیان هەبی کە خوای گەورە ئەو نیعمەتە ئەو خەڵات و بەخشەی پێداینە کەوا لەو تەمەنە کورتەی توانیتیان ئەو هەموو تەلیفاتە، ئەو هەموو خزمەتە بە عیلم بکەن، بە سەقافە و ڕۆشنبیری بکەن، بە ڕەسەنایەتی بکەن، بە خەڵکی بکەن بە شێوەیەکی گشتی. یعنی خەڵک قەرزداری وانەیە، ئیداوانی شوەکو ما هەر 24 ساعتیان لە بەردەستی بووە، تەمەنیشیان لەمە زۆر کەمتر بووە. یعنی عولەمای وە هەبووە 40-50 ساڵی ژیا زیاتر نا. کەسی سبحان الله تەماشاکەی بەقەد بەژن و باڵای خۆی کتێبی هەیە، تەلیفاتی هەیە، تەدریسی هەبووە، یعنی دعوەی کردیە، کەسێکی گەڕیدە بووە. دەباشە ئەوە ئەگەر مەوهیبەشی خوای نەبی، خەڵات و بەخششێکی خوای نەبی و نیەتێکی خاوێنی لەگەڵ نەبی، ئینسان ناتوانانی لەو تەمەنە کورتە ئەو هەموو خزمەتە پێشکەش بە خەڵکان بکات، پێشکەش بە مەخلوقاتی خوای گەورە بکات. لۆ زۆر گرنگە مەکاتەکانمان بەڕاستی بە هەند وەربگرین، چونکە پرسیاری لەسەر لە دواڕۆژ کە حەزرەتی خۆشەویست صلی الله تعالی علیه وسلم فەرمێت هیچ کەسێک لا تزول قدم عبدی يوم القيامة حتى پرسیاری لە چواشتی لێ نەکری. یعنی هیچ کەس کام لە ئێمە ناتوانێت تەنانەت یەک هەنگاو یەک شەنقاو هەنگاو بهاوێت، حتى پرسیاری لە چواشتی زۆر زۆر گەورە و زۆر زۆر ڕئیسی و سەرچی لێ نەکرێت. یەک لەو پرسیارانە ئەوەیە ئایا تەمەنەکەت لە چی بەهەدەردا، تەمەنەکەت لە چی بەس سەرف کرد، گەنجایەتەکەت لە چی خەرج کرد. ئەو کاتانە ئەو تەندروستیە ئەو هەموو ناز و نیعمەتە کە خوای گەورە لەگەڵ ئینسانی کردبوو
پێم بەخشی بووی هەموو سەرۆت و سامان ئەو هەموو تەمەنی گەنجایەتیە ئەو هەموو کات و ساتم کەوا پێدا بووی وەرە لە چی سەرف کرد لێ زۆر گرنگە بەڕاستی کاتەکانمان هەمیشە لە شتی باش و لە شتی بە ئیستیفادە و لە شتانێک بەسەر بین کەوا خزمەتی کۆمەڵگەی تێدا بیت و خزمەتی خۆمان و دەوروبەرمانی پێ بکەین. باش جەنابی مامۆستا ینی ئاماژەت بەوە کرد کە گرنگە ئینسان لە خەمی چواردەوریە بێ بەڵام قسەکە لەوەی ینی لە دوای هەموو بەیانیەک ئێوارەیەک دێت لە دوای هەموو سەرەتایەک کۆتاییەک دێت ئێمە تەمەنمان هەرچەندێک بێت 30 ساڵ بێت 40 بێ 50 بێ زیاتر بێ 70 هەرچەندێک بێت دوجار ئەو کاتەی لە داییگەبین کاتێک دانراوە بۆ مردنمان جا ئینسانی ئامانجدار تا چەند گرنگە جگەل لەوەی کە پەیوەندی نێوان خۆی و خوا لەم تەمەنەیە زۆر پتە بکە و زۆر گرنگی پێ بدە چۆن بە ئەندازی ئەوەش ئایا گرنگە پەیوەندی نێوان خۆی و مەخلوقی خوا لەگەڵ مەخلوقی خوایە جا مرۆڤەکانی دەوروبەرێتی ژینگەیە ئاژەڵانن ئەدەبن لە ڕووی جەناب و بینەران این تا چەند گرنگە ئینسان تەوازونێک لە بینی لەم تەمەنی کە هەیەی لە نێوان خۆی و خوا لە نێوان خۆی و دروستکراوەکانی خواشە دروستکات دوجار لەسەر ئەمەش ئینسان هەر چاکە و پاداشت و ئیحسانی بۆ نووسرێ. بارك الله فيك دەستت خۆش بیا خوا زۆر حەزم لێ بکە و پرسیارەت کرد ئەو کاتێکەوە خوای گەورە ئەداتە ئینسانی لەو هەندێکەوە یعنی کاتەکەەوە چێڵێ وەکو وەرەقەشی بەتاڵ وەرەقەشی خالی و سپی خوای گەورە ئەیداتە دەستی ئینسانی ئەوە لە بەردەستی تۆدا خوا بەچی پڕەکەیەوە یعنی ئەو تەمەنێکەوە خوای گەورە دایتێمە چەند ساڵێکە ئەوە دەستی مەی تێدانیە و شتەکە بڕایتەوە و خوای گەورە یەکلای کردوتەوە داخوامە چەند ئەژین لەم دنیادا ئەوە دەستی مەی تێدانیە بەڵام ئەوەی کە دەستی مەی تێدایە چۆنیەتی ژیانکردنە چۆنیەتی خەرزکردن و سەرفکردن و بەکارهێنانی ئەو ساڵە و ئەو تەمەنێک کە خوای گەورە ئەیداتە ئینسانەکان ئەو پرسیارێکە جەنابەت کرد زۆر گرینگە کە ئینسان بە هەندی وەربگری و بە نەزەڕی ئەعتیباری وەربگری و بەڕاستی لەسەری بۆستی و هەڵوەستەی لەسەر بکات مەحاڵە کەسێک بگاتە خوای بەبێ ئەوەی کەوە لە ڕێگەی مەخلوقاتی وەبیت يعني حضرت خوشوی صلی الله تعالی علیه وسلم که هات ئامانجی هەرە سەرەکی ئەوە بوو کەوە ئێمە بگەینیتە بەخوای و لەسەر ڕێگایشەوە لۆی بڕۆین چۆن داوا لە خوای بکەین بە چ ئوسلوبێک بە چ شێوازێک کو بە کورتترین ڕێگا و بە سەلامەترین ڕێگا بگەینە لای خوای گەورە شێخانی تەریقەت مامۆستایانی ئاینی کەسانی دڵسۆز کەسانی داعی هەموو ئەوانە لەو ڕێگەی پێگەیشتینەکەوە توانیتیان خزمەتی خەڵکی بکەن یعنی ڕەزامەندی خوای گەورە وابەستەیە بە ڕەزامەندی خەڵکی یعنی ڕەزامەندی خوای پەروەردگار وابەستەیە بە شاهیدانی خەڵکی یعنی قەلەم الخالقی مع لیسان المەخلوقی قەلەمی خوای گەورە لەگەڵ زوبانی خەڵکیدایە زۆر گرنگە خەڵک شاهیدی باشت لۆ بدەن زۆر گرینگە خەڵک ڕایان لێبی زۆر گرینگە خەڵک دوعای خێرت لۆ بکەن پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئەفەرمێ ئەگەر بێت و مسلمانێک ئیماندارێک تاکێک لە ئومەتم بێت و ئیشێکی لەلای من بێت و کارەکەی لۆ ڕاست پێرم و ئیشەکەی لۆ دەبر بکەم زۆرم بەلاوە خۆشترە ئەو ئیشە حوبینم زیاتر لەوەی کە یەک مانجی ڕەبەق لە مزگەفتی خۆم ئیعتیکاف بکەم معلومی جەنابتان و بینەرانە ئیعتیکافکردن لە مزگەفتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندە گەورەیە یەک نوێژ لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مقابلی 1000 نوێژە ئەو جا تۆ بەدەم مسلمانێکەوە بڕۆی کارێکی لۆ ڕاهی بکەی و کە ئیشێکی بە تۆ ئیشەکەی لۆ دەبر بکەی یعنی خۆشەویستتر بی لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەک مانگ ئیعتیکافکردن و عیبادەتکردن لە مزگەوتی خۆی ئەوە دەلالەت لەسەرێکەوە زۆر شتمان فێرەکە ئەمە ئەتوانین لەم ڕێگایەوە بتوانین بە ڕەزامەندی خوای گەورە بگەین شێخانی تەریقەت زۆربەی هەرە زۆریان لە خزمەتکردنی خەڵکیەوە لە ناندانی خەڵکیەوە لە ئیش ڕۆیشتنی خەڵکیەوە تەنانەت حاشاکم زۆرجار لە خزمەتکردنی حیواناتەوە یعنی کە باسی شێخی بیارە ئەکەن قدس الله سره یعنی دەستپێشی خزمەتەکانی لە حیواناتەوە سەری هەڵدایە و سەری گرتیە حاشاکم ئەو سەیانەی کەوە شەلەل بووینە سەقەت بووینە دەست و پێشکاو بووینە هیناینەوە تیماری کردینە زامەکەی لۆ ساڕەش کردینە
لانە و حەوانەوە و خواردن و خۆراشی لۆ دابین کردینە تا خوای گەورە دوجار ئەو مەرتەبە و ئەو پلە و ئەو مەکانە و مەقامی پێبەخشی کەوا خەڵک بەڕێزەوە ناوی دینی کە هەتا دنیا بە دنیای ناویوانە بزر نابێت. زۆر باش. یعنی زۆر گرنگە ئینسان لەو تەمەنە کورتێکەوە 30 ساڵە چلە 50 چەندە بەڵام تۆ تەمەنێکی نەبراوە لە خۆت پێیا بکەی بەوەی کەوا پرۆژەکانت شایدیت لێ بدەن لە دوا ڕۆژت و شتێک بەجێ بێڵێکەوە لە دوا ڕۆژ بڵێن ئەو شتە فلانە کەسە کردێتی و ناوت ببینیتەوە. بەڵێ هەمیشە باسی ئەوەکەین کە تەمەنێک ئەڕوات تەمەنمان بەسەر ئەچێت ساڵی لە تەمەنمان بەسەر ئەچێت ئاهەنگی بۆ ئەگەڕێن بەڵام تا چەند گرنگە لەگەڵ ئاهەنگێڕانەکەیە بیر لەو کاتە بکەینەوە کە ڕۆشتووە و بیر لەو کاتە بکەینەوە کە بە شتانێک بەسەرمان بردووە بە فیڕۆمان داوە کە هیچ گرنگیەک و ئەهمیەتێکی لە ژیانماندا نەبووە لە داهاتووە کە ساڵێکی تردێتە پێشمان گرنگی بین بۆ کاتێک کە ڕۆشتووە بەشتی باشە بەسەرمان نەبردو پڕی بکەینەوە بەشتی باشتر. بەڵێ دەستەکانت خۆش بێخوا یعنی بەڕاستی ئەمە وچێڵێ تەمەنن زۆر نییە بەڵام ئەوە لە ڕواڵەتەوە لە ڕووی شکلەوە یعنی وە ئێچێکەوە بە تەمەن بین بەڵام ئەتوانین بڵێن زۆربەی هەرە زۆری وچێڵێ کە ئەوەمان لەیاتی بەڕاستی لە خەمی ئەو وەزعانەیە لە خەمی ئەو کۆمەڵگەیە لە خەمی سەقەت و بیرکردنەوە و شێواز و ئوسلوبی تەعاملکردنی ئەو خەڵکەیە لەگەڵ پێشهاتەکان. يعني بقناعتي من تاك ملتك كلنا وملتي خومان بداخو علينا يعني بداخو آخو أوفو حسرة شي زورة وأليم تاك ملتك كلنا وما أجر سال توابو سري سال دهات إنسان أهنج بجيري يعني بس بمنالن أم أهنج جيرانا لبايته يعني إنسان سون أكريت لو تمني خوي كتمني أروات أهنج بجيريت تاك ملتي بداخو يعني لنا وما يعني تاقي خوشي هبي أتورد تقتيه تخوشيها بيه تقكنجين خوشيا أهنج جيران ببوني أو كوا صالك إلا 8 روا صالك زيادة لمردن الزيق بيوا يعني أو كوا إيوه تو أهنج بجيري والله إيوه إنسان براستي بندور بقري عبرة ور بقري لو خوي بقري دابني شي محاسبة خوي بكات لقال خوي دانشي وتصفية حساباتي خوي بكات صالك ولا تسدك لو صالك قالك زورة خو علماء باسيان لو ناكر كوا صالك تروي ورد اخوات سد كرديو داتا و اماركان داخوات سن بروجيت ابوينا و سد غوريا و سد كرديا يعني صاليان بيقلك زور بو انا غور دبر روجانا كايوارد بسرداهات لو روجي داخوات دلي سن كست خوش كرديا داخوا فرميشتي سن كست سريتوا داخوا زردخنت خستيت اللي سن كس داخوا سد كرديا يعني سن كست حادث كرديا قدني خد بشي ازا كرديا سنة كانت عبادة كانت كار كانت بروجة كانت خليا كانت هسو كوتت خوين نوات ثقافات بيركر نوات خمخوريت همو او انا بزانه داخل لو روجا توانيت تسباكيجك تسبيامك بقيني تخزمتك بكي تزاوي كوا يك سال قلق زوره لتمن من بروا لباتي وي كوا حولي برو بيش بردني خومان خو تسخيف كردن من خوروش بين كردن من بروداني زياتر بخوين نومان باتكيتكو ملايتي كان برسنايتي زياتر بمحبات بقولي كسكي بهانداني جنزكان من يعني بو طموح لو دروس كردنيان يعني دائم دنا وتشجيع هانيان بدينو كوا كول ندن صار نبنوا سوشيال ميديا وندا لو خو بكاريان نيني او توراني كوا روجانا لو عندها هاوشيت او قلابانا ولغماني كوا روجانا لو عندها اندريتوا بحضروا اغان لبيت يعني براستي همو او انا جرين كوا انسان للصالح قوران كارشي قوري لخو دروس بك اغنا قوراني سالتنها قوراني رقمو هيتي دينا بله ما مصا هر براز تمن بچی ئەپێورێت ئایا بە ژمارەی ساڵەکان ئەپێورێت من 70 ساڵ تەمەنم هەیە و جەنابەت لەسەر خێر 80 ساڵ و کەسێکی تر 30 ساڵ یان نەخێر ئەوەی کە لە تەمەنە چیمان کردووە بەوە ئەپێورێ ینی خۆمە مناقەشەیەک ینی بۆ نەبووی هێت ینی بوترێت ئەگەنسان تەمەنی زۆر بێت ئەگەر 6 ساڵ تەمەنی بێ لە 15 ساڵی شۆ حسابیکەی 45 ڕەمەزان ئەگرێ یان 45 عمراکە یان ئەگەر توانای هەبێت چەندین حەجەکە چەندین ئیشی باشەکە بەڵام خۆ دیوەکەی تریشی هەیە کەسانێکیشمان هەن تەمەنیان درێژە و تەمەنیان بەڕەقەم زۆرە بەڵام ساڵ بە ساڵ تاوان و خراپەی تیاکەن قسەکە لەوەیە پرسیارە جدیەکە ئەوەیە ئایا تەمەن بە ساڵ ئەپێورێت یان بەوەی تایە تۆمارەکرێت سوپاس دەکەم ئەگەر بە کورتیش بێت چونکە کاتمان نەماوە جوانە هەوڵە دەم تەنها بە یەک قەسەس یەک چیرۆکی کورت وەڵامت دەمەوە شتێکی وەمە بیر هاتەوە کەوا ڕێک مطابقە وابەستەیە بە پرسیاری جێنابتەوە ئەسکەندەری مەکدۆنی هەیە
هەندێک کەڵێن مەقدۆنی و مەقدۆنی هەردووچیان هەڕاستن. ئەسکەندەری مەقدۆنی کەوا لە شوێنێکی لا ئەدا لە لادەیەکی تەماشا ئەکات لە قەبرستانێکی گەورە لە ئەدات و تەماشای قەبرەکانەکە و چێلی قەبرەکانەکات هەمووی نووسرایە 5 ساڵ و 6 ساڵ و 10 ساڵ و یعنی زۆربەی هەر زۆری یعنی زۆرترین ڕێژە 15 و 20 ساڵ نووسرایە زۆری بەلاوە سەیرەبی تەماشا ئەکات بە تەمەنترینی ئەو کەسەی بانگەکایی ئەو دانیشتووی ئەو گوندەی بانجێکات و پرسیاری لێکاڵێ من سرم لەو سڕە و لەو نهێنی دەرناچی یعنی ئەو هەموو منداڵ بووینە مردینە ئەو تەمەنانە لە ئەوەندە کورتن یعنی کەسم نەدیت بگاتە 50 ساڵ و 6 ساڵی پیرەمێردەکەش کابرا بە ئەزمونەکەش خەبیرەکە کابرا ژیر و بەعەقڵەکە وەڵامێکی زۆر جوانی دەداتەوە ئەڵێ وەڵا ئەمە لە ناوخۆ وا باوە عادەتێکی وامان هەیە کەلتورمانە ئەو کەسێک کەوا مرد یعنی چەند ساڵی ژیایە ئەوەندە ساڵی لەسەر چێلی نانووسین بەڵکو ئەوەندە ساڵی ئەنووسین کەوا بە فعلی خەڵک شاهدی خزمەتی لەوەدات یعنی خەڵکێک بە 50 ساڵی ژیابی بە 80 ساڵی ژیابی بە 100 و کسور ساڵی ژیابی ئەوە لە لایمە پێوە نییە لە لایمە ئەو ساڵانە ژیاکەوە خۆی لەدایک بووە خۆی دۆزیتەوە چونکەیسان ئەو کات لەدایکەبی کەەوە خۆی ئەدۆزیتەوە یعنی ساڵەکان وەکو جەنابەت ڕێکاوڕێک یعنی زۆری و کەمی پێوە نییە بەڵکو خزمەتکردن پێوەرە لاخوات چ بەجێ دێڵی و چەکەی و چه خزمەتەک بە هاوڵاتیان و هاونیشتمانیان و ومەتی ئیسلامیەکە بە شێوەیەکی گشتی. بەڵە زۆر بەڕێز جەنابی مامۆستا ئازاد بەرگرکەیی مامۆستای ئاینی سوپاس بووی کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی ماندوومان کردی عزتمان دای خۆی پروردگار ئەم چەند کاتەی لەگەڵ ئێمە ویت بیخاتە تەرازووی چاکەکانتەوە ئیشەڵڵا و بینەرانیش و بیسەرانیش سوودێکیان لە قسەکانی جەنابەت وەرگرتبی ئیشەڵڵا سوپاس دەکەین دووبارە. سوپاس مامۆستا. بەڵێ خۆشەویستان چینە لای ناوبڕێک و پاشان بەردەوام دەبین لەگەڵتاندا.